لە شاری هەولێر بەشێک لە دانیشتوانی کۆمەلگا نیشتەجێبووەکان و ستیەکان بەهۆی گرانی نرخی کارەبای نیشتیمانی لە بەردەم وەزارەتی کارەبا گربوونەوە. حکوومەت بە بیانووی دابینکردنی کارەبای 24 کاتژمێری نرخی 1 کیلۆوات کارەبای لە 18 دینارەوە بۆ 175 دینار بەرز کردوتەوە. بەمەش ماگانە بۆ کرێی کارەبای نیشتیمانی ماگانە زیاتر لە 250,000 دینار بۆ هەر بەشداربوویەک دێتەوە. ئەو ماوەی کە ئێمەم کارەبامان پێگەشتووە تێستمان کردوە تەجروبەیەکەین ماڵێکی ئاسایی ئەگەر زۆر ئامێرەکانی کەم کاتەوە چەند ئامێرێکی سادە بەکاربێنێت لە ماڵەکەیدا نزیکی 225,000 دیناریەوەی لە مانگێکە ئەمە بەلایانی کەمەوە بێدەنگیمان مانای ئەوە نییە ئیتر حکومەت چی بێ بە کەیفی خۆی لە باج و ڕسومات لە زیادکردنی نرخی کارەبا بیکات. ئەمە ئیشی حکومەت نییە، حکومەت لایانی جێبەجێکارە بەڕێنمایی باج و ڕسومات و زیادکردنی کارەبا دیاری ناکرێت. پێویستە حکومەتی هەرێمی کوردستان بەو نرخەیە بچێتەوە. ئەو کارەباش نرخەکەی ئەمە بەکارماهینە مانگەک دەبیتن یعنی ئەتو حسابی خۆت بکە هەموو مانجی لە 200,000 دیناری بەسەر ئێستا سەرمانە هاتیە کابرەی پێویستی بە ئاوی گەرما پێویستی بە سپلیتی لەوانەیە بکاتن بەبێ گەڕانەوە لۆ خەڵکی ئەو نرخە دەقات زیاد کرا نەعەدالەتێکی زۆری تێدا. لای خۆیەوە ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێر ئاماژە بەوە دەکات پێویستە ڕێگری لەو ڕێکار و بڕیارە بکرێت. حکوومەت نیەتی هەیە ئەو سیستەمەی ئێستا لە ستیەکان پەیڕەوی دەکات لە داهاتوو بەسەر تەواوی هاوبەشانی کارەبای نیشتیمانیدا گشتاندنی بۆ بکات. سەبارەت بە گرانبوونی هەر کیلۆواتێکی کارەبا لە 18 دینار لە بۆ 175 دینار کە ستیەکان دەیستین و 156 دیناریش حکوومەت دەیستینی ئەوە گەورەترین زوڵمە گەورەترین ستەمە لە هەموو دنیا. ئەو وڵاتەی خاوانی سەرچاوەی نەوتە کارەبا مەدعومە کارەبا پاڵپشتی دەکرێت نەک کارەبا تیجارەتی پێوە بکرێت. ئەو سعرەی ئێستا حکومەت وەری دەگری حکومەت قازانجیش دەکات. جا طبعاً ئەو ستەمە بەسەر ستیەکان تێپەڕیتن تاکید بندێتە سەر هاوڵاتیانیش لەبەرەوەی مەبەستیانە بزانن کار و کاردانەوەی ئەو خەڵکەتیە ئەگەر لێرە کاردانەوە نەبیتن تاکید هەموو هاوڵاتیان لە ماڵی خۆیان دەبنەکرێتی. دوای چەندین بەڵێنی گەورەی بەرپرسان و نۆ کابینەی حکومی ناتواندراوە کێشەی کارەبا چارەسەر بکرێت کەچی ئێستا لە ڕێگای سیستەمێک بە ناوی پریپەی دەوا و بە پاساوی دابینکردنی کارەبای 24 کاتژمێری حکوومەت نرخی کرێی کارەبای نیشتیمانی بۆ چەند هێندا بەرز کردوتەوە. گەیلان ساویر کەناڵی پەیام هەولێر.